نزیک دەبینەوە هێواشەواش لە شەوانی قەدر ئامۆژگاریەوە چییە بۆ کەسانی کە مسلمانن و بە ڕۆژوە بن و شەوانی قەدرش نزیک بۆتەوە لێمان. وەڵام من ئامۆژگاریم بۆیانەوەتانێ چەند ئەتوانی چاکەی تیا بکەی ئەوەندە ئامادە بەتیا ئەگەر ئەزانی لەمان ینی بەداخەوە ئیسا بابەتی شەونخۆنی بۆتە عادەتێک لە کۆمەلگای ئێمەیە. هەندێک خەڵک هەیە خۆی شەونخۆنیەکە خەریکی فەیسبوک و ئەمانە بێ کاتێ بینێ خەڵک لە شوێنێک کۆ بۆ تۆ چ لەگەڵیان دانیشە سەیری فەیسبوک و وەسایل و شتەکە و نایە بۆ گوێگرتن و ئیسفادە. من نەسیحەتم بۆ خۆم پێش ئەوانە چونکە منیش هەروەکو ئەوان بەندەیەکم لەوانەیە تاوان و هەڵم هەبێ. نەسیحەتم ئەوەتانێ هەر کەسێک لای خۆیەوە چەندێک ئەتوانێت لەم شەوانە چاکە و خێر و سەدەقە و زیکر و عیبادەت و گوێگرتن لە مامۆسای مزگەوتەکە و ئامادەبوونی قیام و شەو نوێژەکان ئەتوانێت ئامادەی بێت ئامادە بێ. ئەگەر ئەزانێت چێتە ناو مزگەوت و خەریکی شتی دنیایی یان مەشغوڵکردنی خەڵک یا دەمەتەقی و قسە یان غەیبەت و ئەوانە نەسیحەتمەوەتانێ بۆیان بخەون لە ماڵەکانیان ئەجر و پاداشی لەوە زیاترە بچن لە مزگەوت تا خەڵک مەشغوڵ بکەن.